پارتی دیموکراتی کوردستان وەکو براوەی یەکەم هەڵێ من 800,000 دەنگم هێناوە و ئەمەش واقعەکەیە خەڵکی دهۆک لەگەڵمە نیوەی خەڵکی هەولێر لەگەڵمە هیچێتی نیشتیمانی دەڵێ لە خەڵکی سلێمانی و ڕانیە و کۆیە و خەڵبجوانە یەکەمم و ئەمانە فاکتیشیان بەدەستەوەیە مثلەن جگە لە ئەمداوەی جوگرافیای تایبەتیان هەیە هەردووکیان هێزی ئەمنیان هەیە ڕێکفروشەی کۆمەڵایەتیان هەیە شەهیدیان هەیە ئەوانە هەمووی ئەتوانێت فاکت بێ و لە هەمان کاتشا ئەوەی کە بڵی دەستێوەردان کراوە دیزاینەکەی ئێران کردوێت یاوەی پێشوو لە ئیمارات و تورکیا کرابوویانوت هەموو ئەمانە واردە یعنی واردە بڵێ ئێران و تورکیا دەستیان تایەتی واردە بڵێ ئەم دەنگانە حەقیقی یەکێتی و پارتی وەیلانەکان واردە تەنان بڵێ ئیسرائیلش لە منتخەیە دەستوەرەدات ئەم کاروبارانە ڕاستەخۆ یان ناڕاستەخۆ بۆیە بە نظری من نەبێ ئەمە قسە لەسەر نەتیجەکە بکەین ئایا ئەم نەتیجەیە تەواوە ومەس ئەم نەتیجەیە چی لێ پێیا بێت یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان لەسەر ئەم نەتیجەیە کە بەدەستیان هێناوە ئیتر ئەیوەستێنین و ناتوان و ئەوانە پێمە ئەخرێتە ئەرشیفەوە لە قسەکە لەسەرەوەی ئێستا بێ دۆسیەیەکی تایبەت هەڵدەنەوە بۆی کە بتوان حکوومەتێک پێک بێنن لانی کەم من ناڵێم هەموو ئەو بەڵێنانی بە خەڵکیان داوە یان لە 100 ئەو بەڵێنانە یەکێتی و پارتی لەم حملەی هەڵبژارنەیە بە خەڵکیان داوە کە حکوومەت تەشکیلەکەن بەیەکەوە دیفاکتۆیە بیبەنە سەر بە نظری من کارێکی باشە